ئێرە ئیستانبوڵە کە هەردوو کیشوەری ئەوروپا و ئاسیا بەیەکەوە دەبەستێتەوە بە هەزاران مەلەوان کە لە چەندین وڵاتەوە هاتبوون بەشداریان لە پێشبڕکێیەکی مەلەوانی لەو بەری ئیستانبوڵەوە بۆ ئەو بەری ئیستانبوڵ کرد. لە سەرەتای کانونی دومی ئەم ساڵ بەشداریم لە ژمارەیەک پێشبڕکێدا کرد بۆ ئەوەی بگەم بەم ئاستە لە هەندێکیان براوە بۆ موتوانیم لە نێوان 200 مەلەوانی ڕووسی بۆ ئەم پێشبڕکێدا هەڵبژێدرێم بۆ جاری یەکەم ئەوە زۆر بوو بۆ من چونکە درێژەکەی 6 کیلۆمەتر و نیو بوو باوەڕ پێ نەکراو بوو. پێشبڕکێکە لە نیوەی دەریای مارمارە کە هەردوو بەشەکەی ئیستانبوڵ بەیەکەوە دەبەستێتەوە ئەنجامدرا. درێژی ئەو شوێنەی کە پێشبڕکێیەکەی تێدا ئەنجام دەدرێ ماوەی ڕکابەریەکە 6 کیلۆمەتر و نیو دەبوو. بەشداربوانیش بە گوتەی خۆیان چالاکیەکەیان بەدەر لەوەی ماندووبوون و وزەیەکی زۆری پێویست بووە هاوکات دڵخۆشیەکی زۆریشی پێبەخشیون. دڵخۆشم باش نەخەوتم چونکە هەمیشە بیرم لای پێشبڕکێکە بوو پێم وایە چالاکیەکی زۆر مەزنە و هەروەها ڕۆژێکی زۆر گەورەشە هیواخوازم سەرکەوتوو بین. بەدەر لە مەلەوانە پیاوەکان هاوکات ئافرەتانیش لە پێشبڕکێیەکەدا بەشدار بوون. لە هەردوو پێشبڕکێی پیاوان و ئافرەتانیش مەلەوانە ڕووسەکان پلەی یەکەمیان بەدەستێنا.